بەڵێ پاڵپشتێکی زۆریانمان کرد تەنها مزگەوتە نیە زۆربەی مزگەوتەکانی کەرکووک ئێمە پاڵپشتیانمان کردو بۆ ئەم دەورە هاوینەیە کە بۆی قوتابیانی ئێمە لە پشووی هاویندا سەرقاڵی خوێندنەوە بن. پێشەکی بە خێراتتانەکەم ئەمڕۆ هەستێکی خۆشم هەیە کە ئەو مناڵە چاوگەشانەی کە ئەمڕۆ بەشدار بن لەم خولانەی کە لە مزگەوتەکان دەکرێت بە تایبەتی لە مزگەوتەکەی نەجم کەرکووکی باوکم لێرە کرا کە هەستێکی خۆشمە بۆ مناڵانە کە لە پشووی هاوینە بە شتی دیکەوە سەرقاڵ نەبن بە خوێندنەوەی قورئان و خەریک بن و هیوای سەرکەوتیان بۆ خوازم ئینشاءڵڵا تەمەەن درێژە بن. بەڵێ پاڵپشتێکی زۆریانمان کرد تەنها مزگەوتە نیە زۆربەی مزگەوتەکانی کەرکووک ئێمە پاڵپشتیانمان کردو بۆ ئەم دەورە هاوینەیە کە بۆی قوتابیانی ئێمە لە پشووی هاویندا سەرقاڵی خوێندنەوە بن نەک سەرقاڵی کاری دیکە بن لە گەڕەکەکان بەعنی تووشی خراپەکاری بن.